پرۆسەیە ئێستا وەستاوە یان دەنا بە کولی ناسەرکەوتوو بووە. من نازانم کە خودی وەستاوە دروستتر بێت یان ناسەرکەوتوو بوو. ئەگە هەر کامێکیانە بۆچی؟ شعب و لێکترازان پێویستی بە یەک تەرەفە، بەڵام یەکگرتنەوە پێویستی بە دوو تەرەفە. ئێمە یەکگرتنەوەمان پێ باش بوو، بۆیە پەسەرمان کردو لە کۆنگرە. بەڵام ئێمە هیچ بوحران و قەیرانێکی حزبی خۆمان نەویستە بە یەکگرتنەوە حەل بکەین، چون ئەساسەن پێمان وایە تووشی کێشەیەکی نەوەبەر. هیچ کات تەشکیلاتی ئێمە نەبوو بە دوو بەش، بەشێک بڵێ یەکگرتنەوە باشە، بەشێک بڵێ یەکگرتنەوە خراپە، بەشێک بڵێ نابێ یەک بگرینەوە، بەشێک دەبێ بڵێ یەک بگرینەوە. بە بڕوای من کەشوەوایەکی باش هاتە گۆڕێ، کەشوەوایەکی زۆر زۆر باشتر لە ئەووەڵ لە بەراورد لەگەڵ ئەووەڵ و دەستپێکی کۆبوونەوەکان و بەرلەوە هاتە گۆڕێ و بەتەدریج هەنگاوی زۆرترمان نا و لایەنی بەرامبەر تەنانەت نەخشە ڕێگایەکی پێشنیار کرد، نەخشە ڕێگاکەمانیمە زۆر بە دڵفراوانی لەگەڵیان تاوتۆ کرد، هەرچەند لەگەڵ زۆر شتی موافق نەبووی. هیچ شانازێک لەگەڵ ئەو شانازەی کە دوو لایەنی لێکترازاوی کۆمەڵە دووبارە یەکبوونەوە زۆرتر نەبوو کە لە نەهایەتدا ئەو کەسانەی مەخالفی یەکگرتنەوە بوو دەستی باڵایان پێ